سڵاو من نوێنەر فاتح بەخێر بن بۆ ڕووداوی ئەمڕۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بەڕێوەیە بەڵام هەندێک داتای نوێمان لایە کە لەم بەرنامەیە بۆ یەکەم جار ئاشکرایەکەین داتاکە داتایەکی ئەکادمیە ڕاپرسیەکی زۆر سەرنجڕاکێشە لە هەرێمی کوردستان کراوە ئەویش پەیوەندی بە بەشداری دەنگدەرانی هەرێمی کوردستانەوە هەیە لە هەڵبژاردن بەگشتی پرسیارەکە ئەوەیە خەڵک بۆچی ئەچێ بۆ دەنگدان بەڕاستی خەڵک لە کوردستان کە ئەچێ بۆ دەنگدان دەنگ بەلایەنیشی سیاسی دیاری کراوەدا هەر بڕوای پێیەتی ئەو دەنگەی خۆی پێی وایە کاریگەری دروستەکە یاخود پاڵنەرەکان چین کەواکە دەنگ بەم لایەنە بدا بەلایەنیشی دیکەی نەدا ئایا گوتاری حزب کاریگەرە گوتاری هۆز و عشیرەت کاریگەرە خاڵێکی دیکە کە زۆر جێی سەرنجە ئەوی شەوەیە خەڵک زانیاری سیاسی لە چوە وەرەگرێت ئایا لە سوۆشیال میدیاوەیە یان لە تیڤەکانەوەیە یان لە چاخان و کافیەکان و سەرشەقامەوەیە هەموو ئەمانە کۆمەڵی پاڵنەرن لە کۆتاییدا کاریگەری هەیە لەسەر سایکۆلۆژیای دەنگدەر کە کەسێک بڕیارەدا دەنگ بە حزبی ئەلیف بدات و ئەوەی دیکە بە حزبی با هۆکار لە پشتیەوە هەن ئەگەر بێت و بەڕاپرسی کار لەسەر ئەم بابەتە بکەی هۆکار و پاڵنەرەکان ڕوون دەبنەوە بە خۆشحاڵیەوە ناوەندی توێژینەوەی سبەی دوایین ڕاپرسی لەسەر ئەم بابەتەیە بەڕێز ڕابەر تەڵعات بەڕێوەبەری ناوەندی توێژینەوەی سبەی میوانە کاک ڕابەر زۆر بەخێر بێ سپاس کە ڕاپرسیەکەت یەکەم جار لێرەوە بڵاوە بێتەوە بۆ من زۆر جێی سەرنج بوو سەرەتا بە کورتی باسی ڕاپرسیەکە بۆ بکات چیمان پێڵێت بەڵێ دیارە بایەخی ئەو ڕاپرسیە ئێمە بەرەو هەڵبژاردنە ڕۆین هەڵبژاردنەکانی عێراق دەنگۆیەکی گەرم و ئامادەکاریەکی گەرم لە ناو هێزە سیاسیەکانە هەیە بەر لەوەی کە ئێمە باس لە دەنگی لایەنەکان بکەین لە ڕاستیە پاشخانی بەشداری خەڵک لە هەڵبژاردنە گرنگە ئەوەی کە ئەم ڕاپرسیە بەدوایە ئەگەڕێیان بەدوای وەڵامەکانە ئەگەڕێ ئەوەیە کە هەڵسەنگاندنی سۆسیۆلۆجیای بەشداری خەڵکە یا تێگەیشتنە لەو داینامیکانەی کە واکە خەڵکی هەرێمی کوردستان بڕۆن یان نەڕۆنە سەر سنووقەکانی دەنگدان ئایا پاڵنەرەکانی بەشداری سیاسی چییە کەناڵەکانی بەشداری سیاسی چین ئیشکالەتی کەناڵەکانی بەشداری سیاسی چیە چکە بیرمانەتی ئێمە کە باسی بەشداری سیاسیەکەین دەنگدان چوونە سەر سندوقی دەنگدان سەرەتایی ترین مافە واتە بنەڕەتی ترین مێتۆدی بەشداری سیاسیە و سەرەتایی ترینیانە بۆ هاوڵاتی ئیتر ئەوەی دیکە ئەڕوا پەلێکێشێ بۆ بەشداری لە حیزبی سیاسی ئەندامێتی لە حزب بەشداری لە چالاکی مەدەنیەکان بەشداری لە خۆپیشاندان و تەنزیماتی ئۆرگانی پیشەیەکان و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ئەمانە هەمووی مستەوای دیکەی بەشداری سیاسی لەم ڕاپرسێدا کۆمەڵێک ئەگەر بۆی وڵامت بدەمەوە بە دووسێ دێر بە دوایی بینە سەر وردەکارەکان یەکەم شت ئێمە لە بەردەم پارادۆکسێک وەستاوین دووفاقیەک لێک دژیەک ئەم لێک دژی ئەوەیە کە نەکرد لەم ڕاپرسێ لە هەموو ڕاپرسەکانی ساڵانی ڕابردووشە هەمیشە بۆمان دەرکەوتووە بە واقعیش بۆمان دەرکەوتە بەشداری لە هەڵبژاردن بەرزە ڕێژەی بەشداری لە هەڵبژاردن بەرزە وەکو چۆن لە ڕاپرسێش دەرەکەوێ لە بەرامبەردا هەمان ئەو بەرزیە ڕێژەی بێمتمانەیی و خەڵکە بەرامبەر بە پرۆسەی هەڵبژاردن و بێمتمانەی خەڵکە بەرامبەر بە حکوومەت بێمتمانەی خەڵکە بەرامبەر بە خەڵک بەشدارە و سیاسیەکان بڵێ یعنی ئەوەی بۆ ئێمە بوو بە پرسیار خەڵک چۆن ئەچێتە سەر سندوقی دەنگدان لە کاتێکدا کە متمانەی بە ئەسڵەن متمانەی بە هەڵبژاردن نییە متمانەی بە حکوومەتەکەی نییە متمانەی بەدام و دزگاکان نییە تەنانەت متمانەی بە ڕۆڵی یاسا و پەرلەمان و هەموو ئەمانە نییە کاتە بەگشتی لە ڕاپرسەکە بۆ دەرکەوتووە خەڵکێک هەیە لە کوردستان ینی زۆر باش ئەڵێن بڕوام بم پرۆسەیە نییە کە گۆڕانکاری دروستکا بەڕاستی بەڵام دەنگیشەدەم بەڵێ بەڵێ ڕاستی ئەوەی کە بیرمان لێ کردوێتەوە کۆمەڵی ئەگەر هەیە بۆ ئەوەی کە بمانەوێت شیکاری ئەم پرسیارە ئەجا بۆ نینە سەر بابەتەکە وەنیە وردە وردە دێنە سەرەوە بەشە و ڕوونێکینەوە بە من بە گرافیک بەشێک لەو ئەنجامی ڕاپرسیەکەمان لایە وردە وردە دەیخێنە ڕوو قسەی لەسەرەکەین یەکەم شت ڕاپرسیەکە بابەتی بەشداربووان تێدا 26% مێن ئەوەی بەشداربوون لە ڕاپرسیەکە لە سەرانسەری هەرێمی کوردستان کراوە لە هەر چوار پارێزگاکەی هەرێمی کوردستان کراوە ئەم ڕاپرسیە و 74% ئەوانەی بەشداریان کردووە لە ڕاپرسیەکە نێرن ئەمە تایبەتمەندی دیموگرافیەکانە خاڵێکی دیکە دابەشبوونی تەمەن بۆ منە لە سەیان 18 بۆ 24 ساڵن 29 لە سەیان 25 بۆ 35 ساڵن 31 لە سەیان 36 بۆ 45 ساڵن ئەوانی دیکە 46 ساڵ بە سەرەوەن تاوەکو 65 ساڵ و ئیتر بە سەرەوەش ئەنجا خاڵێکی دیکە پەیوەندی بە ئاستی خوێندەواریەوە هەیە 10 لە سەیان نە خوێندەوار بوونە خوێندەوار یان بەس خوێندەواری هەبوو 12% سەرەتایی 21% ناوەندی 18 ئامادەییدا دبلۆم 12 بە کەلۆریۆس 14% ماسەریان دکتۆرا
ئەمانە ئەو کەسانن کەوا بەشداری لە ڕاپرسیەکە بەشداریان کردووە بۆیە بزانین بۆچی کە بەشداریەکەن چێنەوەن باش. بەشداری لە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان ئەوانەی کە لەم ڕاپرسیە بەشدار بوون لە 12یان وتویانە بەشداریمان نەکردووە لە هەڵبژاردننی هەرێمی کوردستان دوایین هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە پێش ساڵێک تقریبان کرا پەرلەمانەر کۆنەبووەوە 88% دەڵێن بەڵێ بەشداریمان کردووە ئەمەش ڕنگدانەوەی تا ڕادێ حقیقەتی بەشداری هەڵبژاردن لەسەر ئەوها بەرز بەڵام پرسیارەکە لێرە هەوەیە کە لی کراوە لە خەڵک باشە ئەوە پەرلەمانی کوردستان بەشداریتان کردیان بەشداریتان نەکرد بەڵام هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە مانجی 11 بەڕێوەیە هەرێمی کوردستانیش بەشدارە دەچن بۆ دەنگدانیان لێرە دەبینی 66% خەڵک دەڵێ بە دڵنیاییەوە دەچم واتە ڕێژەی بەشداری تا ڕادەیە کەمترە یا ویست و حەزەکە کەمترە 4% دەڵێ لەوانەیە بەشداری بکەم 90% دەڵێ دڵنیانیم 2% دەڵێ لەوانەیە بەشداری نەکەم 10% دەڵێ بە دڵنیاییەوە بەشداری ناکەم کاگڕابەر بۆچی بە کورتی پێم بڵێ بۆچی خەڵک زیاتر ینی خەڵکێکەیە دەچێت بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڵام ناچێت بۆ پەرلەمانی عێراق واتە ڕێژەی بەشداری لە هەرێمی کوردستان بۆ پەرلەمانی کوردستان زیاترە وەک لە پەرلەمانی عێراق بۆ لە خەڵکەتان نەپرسی بۆ ئەم نەتیجەی هەروە بووە واقعیشە هەمیشە ڕێژەی بەشداری لە پەرلەمانی عێراقا کەمتر بووە خاڵێک ئەوەیە کە خەڵکی هەستەکە زیاتر وابەستەیە بە دامودەزەکانی هەرێمەوە ئەوەی کە پەیوەندی بەسەر ژیانیەوەی ئەوەی کاریگەری بەسەر ڕاستەخۆی بەسەر ژیانی هاوڵاتیانەوەیە ئەم دامودەزگای حکومڕانی هەرێمە پەرلەمانی هەرێمە و نوێنەرەکانی هەرێمە ئەمە بەشێکیانەوەتە بەشێکی هەستێکی لێک دووری هەیە لە پێی وایە زیاتر پێی وایە ئەو دینامیکی ئەو حکومڕانی کە لە بەغدایە هەیە ئەوە پەیوەندی بە ژیانی ئەوە نییە زیاتر هەرێمی کوردستان زیاتر هەرێمی کوردستانم بەلاوە گرنگ زۆر باش خاڵێکی دیکە لە ڕاپرسیەکە ئەگەر هاوکارانم پلیکەن باش هۆکاری بەشداری نەکردن بۆچی بەشداری ناکە یان دڵنیا نیت لە بەشداریکردن لە هەڵبژاردن لە 64 لەوانی کە بەشداری ناکەن دەڵێ متمانم بە پرۆسی هەڵبژاردن یا 8% دەڵێ هیچ کاندیدێک حزبێک نییە کە نوێنەرایەتی بیر و باوەڕم بکات 14% دەڵێ پێم وانە دەنگدانم هیچ کاریگەری هەبێت و 14% دیکە دەڵێ هۆکاری دیکەم هەیە بۆ بەشداری نەکردن هەروەها ئەم خەڵکەیەوە هەمووی دەچن بۆ هەڵبژاردنیش لە 1970 بۆ نمونە چووە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان پرسیاری لێکراوە باشە کە تۆ ئەچی بۆ هەڵبژاردن ئەندامی هیچ لایەنێکی سیاسیت وەکو ئەندام یان ئەندام نیت 51% دەڵێ نەخێر من ئەندامی هیچ حزبێکی سیاسی نیم 34% دەڵێ تەنیا لایەنگرم واتە لایەنگری حزبێکە بەڵام ئەندام نییە 14% دەڵێ ئەندام کاگڕابەرەمە زۆر جێی سەرنجە بەڵام لە کاتێکە حزب لە کوردستانە زیاتر کار لەسەر ئەندامەکە بۆ نمونە بە تایبەتی کە سیستەمی هەڵبژاردن بوو بە فرەبازنەی لە هەرێمی کوردستان و هەڵبژاردننی پەرلەمانی عێراقی ڕابردوژ هەر شارێک نەکتەنیا بە بازنەیە بوو بە پارێزگای بوو بە چەندین بازنە دەرکەوت کە هەبوونی ئۆرگان زۆر گرنگە ئەو حیزبانی کە کلاسیکتر بوون سەرکەوتوتر بوون چونکە باشتر توانیان دەنگەکانی خۆیان لە ڕێگەی ئۆرگانەکانەوە ئاراستە بکەن بەڵام بۆمان دەرەکەوێت زۆرینەی خەڵک لە کوردستان ئەندامی هیچ حزبێک نییە ئەمە دەرکەوتێکی سەرنجڕاکێشە پێمانەڵێ کۆمەلگای کوردستان لەبەردەم جۆرێک لە گۆڕانکاریدایە ئەم گۆڕانکاریانە کاریگەری دمۆگرافیایی کاریگەری دمۆگرافیای بەسەرەوەی کاریگەری دانیشتوان و بیرمان نەچێت جۆرێک لە هەڵوەرینی متمانە کە ڕەنگە دوایش بە وردی بێنەسەری بەرامبەر بە حیزب و دامزۆیەکان ئەمەش ڕۆڵی هەیە ئەگەر سەیری ئەگەر بە ستانداری کۆمەلگای جیهانی سیر بکەین ئەم ڕقەمە سروشتیە ڕاستی ئەو حیزبانەی کە حەزابی زۆر شمولین پێویستە کە هەموو کۆمەلگا ئەندامێ بێ ئەمە سروشتیە بەڵام لە بۆ کۆمەلگای کوردستان کە بەتایبەتی پارتی و یەکێتی کە ستراکچەری هێزی خۆیان لەسەر ئۆرگانی ئەم ئۆرگانە تەقلیدی ئەم ئۆرگانی حزبی شمولی دامەزراندووە ئەبینی ئەم دوورکەوتنی واتە زیاتر لە نیوەی کۆمەلگای کوردستان ئێستا ئەندامی نەکەیت لە هێزە سیاسی سەرچیەکان هێزەکانی دیکەش نییە ئەمە پێمانەڵێ کە جۆرێک لە هەرێمی کوردستان جۆرێک لە بەردەم لێکدابڕان لە بینی دەنگدەر واتە دەنگدەرێکی ئاسایی کە تەنها لایەنگەر یا دەنگدەرێک کە دەنابیت لە بەرژۆنەکانی خۆگاتەوە لەگەڵ دەنگدەرێک کە ئەم مەرجی ئەندامێتی یان ئینتیمای حزبی وای لێکا کە بچێتە پرۆسی سیاسی و بەشداری سیاسی بیا بەشداری لە دەنگدانە بکە بۆیە مەسیجی سەرەکی لەم داتا ئەوەیە کە ئێستا هیچ هێزێکی کوردستان
ناتوانێت ئیدعایە بکە کە خاوەنددارێتی کۆمەلگای کوردستانەکە لە ڕووی ستراکچەری حزبیەوە لەبەرەوەی کە ئەم فۆرمە ئەم داتایەکی سەرنجڕاکێشە کە کۆمەلگای کوردستان ئێتر چیتر وابەستە نییە بە حیزبەکانەوە بەڵام ئەمە مانای ئەو نییە کە فراغی حزب هێشتا پڕکراوەتەوە ڕەنگە داتەکانی کەشتی ترمان پێڵ پرسیارێکی دیکە جێی سەرنجە کاریگەری دامەزراوە نافەرمیەکان بۆ نمونە هۆز عشیرەت ئەم جۆرە بابەتانە لەسەر بڕیاری سیاسی واتە خەڵک کە دەچێت بۆ دەنگدان یان بڕیارێکی سیاسیەدا دەنگ بە چ لایەنێک بدا لە هەڵبژاردندا ئایا بابەتی ئەوەی سەر بە چه عشیرەتێکە عشیرەتەکەی چی پێڵێ خێزانەکەی چی پێڵێ ئەم جۆرە بابەتانە تاوەکو چەند کاریگەری هەیە لەسەرەوەی دەنگ بە چێدا 30% خەڵگەڵێن زۆر کاریگەری هەیە 21 لە سەتی خەڵگەڵێن تا ڕادەیە کاریگەری هەیە 7% دەڵێن کەم 41% دەڵێن هیچ کاک ڕابەر تقریبان ئەوەی کەوا دەڵێ زۆر کاریگەری هەیە و تا ڕادەیەکیش کاریگەری هەیە پێکەوە کۆکینەوە 51% کەواتە 51% خەڵک لە کوردستانە بە جۆرێک لە جۆرەکان دەکەونە ژێر کاریگەری ئەوەی خێزانەکەیان دەنگ بەچێدا ئەگەر ژنێک بێ لە ماڵەوە مێردەکەی دەنگ بەچێدا یان پێچەوانەوە کوڕێک بە باوکێک بە براگەورەکەی یان بە سەرۆکی عشیرەت خۆی ئەمانە ئەسن چارچەوەی دامەزراوە نافەرمیەکانەوە دامەزراو ئینفۆرماڵەکانەوە لە کۆمەلگایەکە کە بنیادی دموکراسی یان کۆمەلگای مەدەنی دامودەزگاکانی کۆمەلگای مەدەنی هێشتا لاوازە یا جێ نەکەوتووە کاتێک کە تاک هەز بە هەمیشە تاک پێویستی بەوە هەیە پێویستی بە ناوەنگیرێکی لەگەڵ دەوڵەت بۆی کە بتوانێت پێداویستەکانی تاک پڕ بکاتەوە لەم کۆمەلگایانی کە دامەزراوە مەدەنیەکان لاوازن یان دەستیان بەسەراجراوە یا جۆرێک لە جۆرەکان کۆنتترۆل کراون دامەزراوە نافەرمیەکان یان دامەزراوی ئینفۆرماڵەکان لە شێوەی دامەزراوی تەقلیدی ڕۆڵیان هەبێ ئەمە شاراوە نییە ئەگەر سەیری هەڵبژاردننی ڕابردووی پەرلەمانی کوردستان بکەین بۆ نمونە هێزێکی وەکو پارتی دیموکراتی کوردستان زۆر لە هەڵبژاردننی کاندیدەکانیان زۆر بایەخی بە لە بەرچاوگرتنی ناوچەی عشایری و لە بەرچاوگرتنی هەبوونی بەرژێر لە هەموو لە عشرەتەکانداوە بە هەمان شێوە یەکێتی ئیشی لەسەر ئەمەکەەوە ڕەنگە یەکێتی زۆرێک ئیشی لەسەر لایەنی دینی سۆفی و دینی ناڕسمیش کردبێ کەوایە ئەگەر ئەم دوو هێزە وەکو نمونە وەرگین ئەم دوو هێزە هەمیشە ئەم داینامیکە کۆمەڵایەتیە ئاینیان لە بەرچاو گرتووە و بە گرنگەوە سەیریان کردو لەلایەکەوە کارەکەشی خۆشیان بەشێکی ئەمەیە بەشێکان خۆشیان ڕاگری ئەم ستراکچەرن واتە مانەوەی ئەمانەش بەشێکی دیسان و هەر پەیوەندی بە پژگیری و بە گوتار و بە سراسی کەواتە ئەو پژگیریە هەردووکان یەکتری تەواوکەن تەواوکەری یەکترن پژگیریکردنەکە دەنگگەرنتیەکە لانی لە بەڕێژیل بەڵێ دەنگگەرنتیەکە بۆ نمونە ئێمە عشیرەتمانەیە لە ناوچەی بادینە لە دەشتی هەولێرە دوو کاندیدی دەرچواندوە سێ کاندیدی دەرچواندو ئەمە وازحە ینی ئەمە کە ئەم ڕای هاوڵاتیان کە ئەبینین دیارە ئەگەر ڕووداوەکانی ئەم ماوەی ئەخیری شادیسانەوە سیر بکەن چ لە ناوچەی زۆنی سلێمانی چ لە ناوچەی هەولێرا بە هەمان شێوە ئەبینی جۆرێک لە هاتنە پێشەوەی ڕۆڵی عشایر و کەسایەتی عشایرەکان جا لە شێوازی تونند و تیژی جاروە بەخۆ بینەوە جاروە شێوازی گوتاری سیاسی بەخۆ ئەبینی ئەمانە بە ئاشکرا ئەبیندرێ بۆیە ئەم فستیڤاڵی ئەمەش کە بەردەوام هەبوو بۆیە ئەم داینامیکە ئامادەی هەیە و لە ڕوانگەی تاکیشەوە خەڵک ئەم هەستی بەوە کردووە ئەشی بینێ ئەم ڕقەمەش کەم نییە ئەو جێی سەرنجە دەرەکەوێت کە کاریگەری بۆ نمونە هۆز و عشیرەت و هەموو دامەزراوێکی نافەرمی ترەگەر سۆفی بێ بابەتی ئاینی بێت دینی ناڕسمی چەند کاریگەری هەیە لەسەر دەنگ باش داتایەکی دیکە لێرەکە هەمانە کاریگەری تۆڕە کۆمەڵایەتەکان لەسەر بیر و باوەڕە سیاسیەکان هەمیشە هەموو لایەنێکی سیاسی لە کاتی هەڵبژاردن سپۆنسەری زۆر پارەی زۆر داتاکانی فەیسبوک ئەڵێن بە سەدان هزار دۆلار لە کوردستانەوە خەرجەکرێ بۆ کەمپینی هەڵبژاردن یاخود بۆ برەودان بە بیر و باوەڕێیان بۆ چوونێک لە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە بەڵام پرسیارەکە ئەوەیە تۆڕی کۆمەڵایەتی چەند کاریگەری هەیە لە هەرێمی کوردستان لەسەر بڕیاری سیاسی خەڵک لێرە بۆمان دەرەکەوێت لە ڕێگەی ئەم پرسیارەوە کە لە خەڵک کراوە 16% دەڵێ زۆر کاریگەری هەیە واتە 16% خەڵک دەڵێ ئەوەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی بینم بەرچاومەکەوێ لە فەیسبوک ئەکس شوێنەکانی دیکە کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە دەنگ بە چ لایەنێک بدە یاواتە ڕەنگە یان میزاجی سیاسی بڕبوونە 30% دەڵێن تا ڕادەیەک 38% دەڵێن هیچ کاریگەری نییە بەڵام 16% دەڵێن کەم ئەگەر کۆیکەینەوە تقریبا 62% خەڵک لە نێوان زۆر بۆ کەم زۆر و تا ڕادەیەک و کەم دەڵێ تۆڕە کۆمەڵایەتیەکان واتە
ئەو بەرکەوتنیان لەگەڵ ئەو مادانی لە کتۆڕە کۆمەڵایەتیەکانی بینن کاریگەری هەیە لەسەر ئەوەی بۆ چوونی سیاسیان چۆنە بێت. ئەمە تەمان ئەم بۆی دقیق بین ئەگەر ئەوەی کە ئەڵێن زۆر کاریگەریان هەیە ژمارەیان 16 ئەگەر زۆر و کەم تا ڕادەیەەکە لێک نزیک بکەینەوە 46 بە ینی کەمەکە لە نێوەندا ئەوەسێ بەگشتی ئەم ڕقەمە کەم نییە ینی کاریگەری تۆڕە کۆمەڵایەتیەکان کەم نییە بەڵام دیسانەوەش ڕەنگە هێشتاش بۆ ئاراسی ئەو کە جنابەت باس کرد ئەو حەزمە گەورەی بەکارێنانی یا بە بڵێن بە چەککردنی وەپەنایزکردنی سۆشیال میدیا لەلایەن دیاردێکی جیهانی کە بۆ دیاردێکی جیهانی لە سیاست تا دیاردێکی جیهانی ئەمڕۆ بەشێکە لە میدیانی میدیای چوارەمە تۆڕە کۆمەڵایەت ئەمریکا بۆ نمونە گەورەترین گفتوگۆ لەسەرەوە بوو ئایا رووسیا بەڵێ نەکرد بۆ سیاست بۆ بازرگانی بۆ فاشیۆن بۆ هەموو شتێک بۆیە بەشێکی لە کوردستانە ئەوەی کە ڕەنگە 138 خەڵک کە ئەڵێ من دیار ئەو ڕقەمە گرنگە کە سەرنج بخەینە سەری 138 خەڵک ئەڵێ هیچ متمانەیەکمان پێ نیە مانە ئەوەی ئێمە لە کوردستانە هێشتا تۆڕە کۆمەڵایەتەکان یان سۆشیال میدیا بەگشتی لە بەردەم کۆمەڵێک کێشە و قەیرانی گەورەدا کاریگەریتنیان مەسلەی فیک نیوزە مەسلەی دیار ئەمە لە دنیادا وەکوتە لە دنیاشە هەیە و پێشمانەیە بە ئاسانی ڕێ پێ بژرێ یان کۆنتترۆل بکرێ بەڵام ئێمە لە کوردستانە فەزای میدیایی کوردستان لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتی زۆر بۆرەوە کەناڵێکی یەکجار زۆری تۆڕە کۆمەڵایەتەکان لە شێوەی کەناڵی ڕسمیش تقریبان ئەتوانن بڵێم ئیشەکەن و داتا و زانیاری زۆر بەرهەمدێنن بەشێکی زۆری ئەم داتایانە فاکتچێکی بۆ نەکراویان سەرچاوی دێن ئەمە وای کردوە کە زۆرێک لە فەزای بینین و بیسەری کوردستانی ئالۆز کردووە و ئەم بەشی بێمتمانەی بەرامبەر بە ئەوەی کە لە تۆڕە کۆمەڵایەتەکانە ئەی بیستن لە ڕاستیە بەتەنیا پەیوەندی بە تۆڕە کۆمەڵایەتەکان و نییە ئەمە بەشێکە لەو بێمتمانەی گەورەی کە لە کۆمەلگای کوردستانە بەگشتی هەیە واتە ئێمە کۆمەلگای کوردستان هەموو ئەم داتانە یەک خاڵی سەرنجڕاکێشمان پێڵێنێژەوەیە کە کۆمەلگا و خەڵک لە هەرێمی کوردستانە لە بەردەم داڕمانی متمانەیە ئەم داڕمانی متمانەیە سەرمایە ڕەمزیەکەی خستۆتە ژێر پرسیارەوە ئەم داڕمانی متمانەیە وای کردووە کە تۆ کاتێک کە پرسیاری لە دام و دەستگای ڕسمەکانی شالەیەکی لە هەڵبژاردننیشان لە حیزب و لە حکوومەت و تەنان لە پەروەردە و زانکۆشا پرسیارمان کردووە خەڵک هەر متمانەی نییە کەوایە بەگشتی کێشەی کوردستان ئەمڕۆ ئەگەر لایەنە کۆمەڵایەتەکەی وەگرین ئێمە لە بەردەم قەیرانی متمانەدا متمانە بە هەموو ئاستەکانیەوە باش داتایەکی دیکە یاخود خاڵێکی دیکە کە لە ڕاپرسەکەیە هەیە لە کام ئەم سەرچاوانەی خوارەوە زانیاری سیاسی وەرەگرن خەڵک لە کوردستان لە چیەوە شت وەرەگرێت زانیاری سیاسی بە دیاریکراوی لە 134 خەڵک دەڵێن کەناڵە ئاسمانیە کوردیەکان لە 133 دەڵێن تۆڕە کۆمەڵایەتیەکان ماڵپەڕە هەواڵەکان 8 لە 100 دەڵێن شوێنە گشتیەکان چاخانەیەک بێ ڕێستۆرانتێک بێ و شوێنە گشتیانی خەڵک لەیکۆ بنەوە ساوڵەکە بێ ئیسکان بێ بازاری دهۆک بێت کەناڵە ئاسمانی عەرەبیەکان 5 لە 100 کەناڵە ئاسمانیە نێودەوڵەتەکان 4 لە 100 ڕۆژنامە و گۆڤارسیا لە 100 ڕادیۆ 2 لە 100 تۆڕی کۆمەڵایەتی و کەناڵی ئاسمانی تقریبا منافەسەی یەکتری کەواتە تۆڕی کۆمەڵایەتی تا ڕادەیەک هێندەی کەناڵە ئاسمانیەکان گرنگە لە وەرگرتنی بۆ لە دروستکردنی زانیاری سیاسی ڕاستەکەی بە جۆرێکیش ئاوێتەی یەکتری بوون یەکتری تاواکەن ئەگەر ئێمە سەیری بۆنمە کەناڵە ڕسمیەکانی بکەین کە ئەو کەناڵ ڕسمیانەکە لە کوردستان هەمانە بۆنمە ڕوودا و لە هەمان کەدا تۆڕە کۆمەڵایەتەکەشی بەهێزە بۆیە کە تۆ سەیری ئەماکەی هەردوو ئەم دوانە بەیەکەوە یەکتری تاواکەن بەڵام خاڵی سەرنجڕاکێش ئەوەیە کە پێویستە ئاماژەی پێ بکەین کاتێک باز لە کەناڵە عەرەبیەکان یان کەناڵە نێودەوڵەتیەکانەکەی لەبەر مەسلەی زمانی دایک ئەبینی ئەو کەناڵە ناوخۆیەکان جا بە کەناڵی ئاسمانی کوردیەکانەوە بۆ تۆڕە کۆمەڵایەتەکانەوە زمانی دایک و زمانی کوردی وای کردەوە کە ئەمە سەرچاوەیەکی گرنگی زانیاری بێ بۆ بەردەنجی بۆ بیسەر و خوێنەر و بینەری کورد بەڵام لە هەمان کاتدا خراپێک کە هەبێ ئێمە ئەبینین ئەمە پێمانەڵێ کە کەناڵە ناوخۆیەکان جا بە تۆڕە کۆمەڵایەتەکانیشەوە تاکە سەرچاوەیە گەورەترین سەرچاوی زانیاری بۆیە ڕەنگە گوێگر و بینەر و بیسەر و خوێنەری ئێمە کەمتر دەستڕەسی هەبێ بۆ زانیاری لە دنیای دەرەوە ئەمە ڕەنگەوا بکە کە بەرچاوڕوونی سیاسیەکەی یا وشیاری سیاسەکەی تۆزێک وەکۆڵێ سنووردار بکات لە ڕاستیدا بۆچوونێکی دیکەشەیە دەڵێن ئەم سەردەمی عولەمەیە ئەوەی بەبڵ دروستەکە ئەوەندی خەڵک لە یەکدا بڕێ ئەوەندەش کاریگەری نییەکەوە خەڵک بەڕاستی هەموو شتێک لەسەر دنیا دروست چکە هەر ئەلگۆریتم خۆی بە ئۆتۆماتیکی واد لێکە تۆ سنووردارەکە سنوورەکەی خۆت بەس ئەو شتانە بینی کە ویستی خۆتە
پاشەکشەیەکی گەورەی ڕۆژنامە و گۆڤار دەرەکەوێت لە هەرێمی کوردستانە لەگەڵ ڕادیۆیە. باش خاڵێکی دیکە ئەویش کاریگەری گەنجان لەسەر سیستەمی سیاسی. خەڵک بەڕاستی هەموو کەس هەر باسی گەنجەکە ئەوەشمان بیر نەچێمە لە کۆمەڵگەیەکی زۆر گەنجین زۆرینە تێدا گەنجە ئەم کۆمەڵگەی کوردستان، بەڵام کە هەمیشە باسی گەنجەکرێ خەڵک پێی وایە لە کوردستان گەنج کاریگەری هەیە لەسەر پرۆسی سیاسی، لەسەر دەنگدان بۆ منە لەسەر سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستانە 34% لە خەڵکی کوردستان دەڵێن بەڵێ زۆر، 29% دەڵێن تا ڕادەیە کەم، 13% دەڵێن هیچ، 25% سەرنجت لەسەر ئەمە کاگڕابەر. ڕاستی ئەم باسی گەنجانە خەریکە بووە بە مینستریمێکی میدیایی لە هەموو دنیاە بەتابەت لە کوردستانە ساڵانێکە لە دوای 2009 پرسی گەنج لە ناو سیاسەتە کاریگەری گەنج لە ناو سیاسەتە باسێکی زۆر وەکۆڵێ مشتومڕ ئامێزی هەڵگرتووە و بەشێک لە هێزە سیاسەکان ئەمیان کرد بە دروشم هەتا تەمەنی گەنجان بۆ بەشداری لە پەرلەمان کەم کرایەوە لە 2009 بۆ 25 ساڵ. ئەمانە کۆمەڵێک هەوڵ بوون. دووشت هەیە لێرە ئەبێ سەرنجی برین. یەکەم ئەوەیە کە بەشی وەکو جەنابەت وت کۆمەڵگای کوردستان کۆمەڵگایەکی گەنجە ناتوانانی ئەمە نادیدە بگری. دووەم ئەوەیە کە بەڕاستی کاتێک کە باز لە کاریگەری گەنجانەکەی ئەم وەڵامە ینی تا ئەوەی کە نزیک 60 شتێک پێی وایە گەنجان کاریگەرن ئەمەمانەوە هێشتا 45 کۆمەلگا گومانی هەیە لەوەی کە گەنجان ئەتوانن ڕۆڵی خۆیانە بێ و لە ناو داتاکانە دوایی کە ڕاپرسەکە لە وێبسایتەکەشا بەدەستە بێ کۆمەڵە شیکاری دیکە هەیە لەوانە بۆن من چاوەڕوانەکانی خەڵک لە بەشداری گەنجان چییە؟ ئایا گەنجان خۆپشاندان بکەن، ئایا گەنجان بڕۆ ناو پارتە سیاسەکانەوە، ئایا گەنجان هەوڵی خۆڕێخستن بدەن لە چوارچەوەی ئۆرگانە پیشەیەکانە لە چوارچەوەی سندیکا و ڕێکخراوە مەدەنیەکانی کۆمەلگای مەدەنیە لە ناو میدیای ئازادە ئەمانە کۆمەڵێک پرسیارن کە باسییان کراوە. دوو فیگەری تر هەیە زانیاری تر هەیە باسیکەم کاریگەری هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لەسەر هەرێمی کوردستان. خەڵک پێی وایە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کاریگەری لەسەر هەرێمی کوردستان دەبێت 32% دەڵێن بەڵێ زۆر، 29% خەڵک دەڵێن نەخێر هیچ کاریگەریەکی نییە، 15% دەڵێن کەم، 24% دەڵێن تا ڕادەیەک. خاڵێکی دیکە لە زانیاری گرنگترین بابەتەکان بۆ نوێنەرانی کورد چییە؟ یعنی خەڵک ئەم پەرلەمانتارانی لە کوردستانەوە دەچن بۆ بەغدا خەڵک پێی وایە چ شتێک زۆر گرنگە بۆ ئەم نوێنەرانە کە ئیشی لەسەرکەن. لە 150 بودجەیە، بودجە پارە موچە کەسە هەواڵی سەرەکیە، 21% پەیوەندی نێوان هەرێم و بەغدا، مادەی 145% زۆر جێی داخە. پێشمەرگەوە ئاسایش 2% بابەتی دیکە 22%. ئەمە یەک شتمان بۆ دەرەخات. قەزەی کورد لەوەتی دەوڵەت لە عێراقا دوو خولەکێکم ماوە بابەتی خاک بووە، بابەتی ناسنامە بووە. ئێمە بیرمان نەچێت 50% خاکی باشووری کوردستان سەر بە هەرێمی کوردستان نییە هێشتا، بەڵام 5% خەڵکی کورد خۆی پێی وایە ئەمە قەزەیە، پێی وایە بێ بایەخی پێ بدرێ. زانی بۆ لە بەرەوەی لە 2014ەوە لە دوای بڕینی بووجە و گوتارێک لە عێراق و لە کوردستانە بۆ بە گوتاری زاڵ گوتاری تەسلیم بوونە، گوتاری موچەیە. ئەم موچە بووە بە دیسکۆرس، بووە بە گوتار. پرسی موچە چیتر لە لای بەغدا و لە لای خەڵکی بەتەنها پرسێکی تەکنیکی میزانیە و ئابووری و موچە نیە، بەڵکو موچە بۆ بە گوتارێکی سیاسی. ئەم گوتارە سیاسی ڕۆژ بە ڕۆژ پەرە ئەسێنێ و ئەم ڕۆژ گوتارە سیاسێک دەوری هەبوو لە بنکۆڵکردنی دامەزراوەکانی هەرێمی کوردستانیشە. بۆیە ئێستا ئەم گوتارێکە لە 2014ەوە لە بەغا دەوری هەیەەوە باسەکرێەوە پەرەی پێدراوە کوردیش بۆ خۆی بۆتە بەشێک لە بەرەمێنانی ئەم گوتار ئەوەیە کە هەرێمی کوردستان بەبێ موچە بەبێ بودجە هیچ نییە، ناتوانێت بمێنێتەوە، ناتوانێت بژی و پرسی سەرەکی ژیان و مانی کورد لە وڵاتەیە موچە و بودجەیە کە ئەمە ڕەنگە پرسی بودجە و موچە بەڕاستی کوردی ئەوەندە مەژغوڵ کردووە کە خەڵک ئەساسی قەزێکی بیرچۆتەوە بە دڵنیاییەوە و بۆشی گرنگ نەماوە ڕەنگە خەڵک نەهاقیش نەبێت لەوەیە. ئێمە لێرەدا داتاش یەکەینەوە خۆمان نابین ئەو مووقفەی کە بڵێن چێ ڕاستە یا چی هەڵەیە، بەڵام لە ڕاستیە ئەم داتایانە کە پێویستە سەرکردایەتی سیاسی کوردستان لی ئاگادار بێ ئەوەیە کە چیتر باسکردن لە هەر پرسێکی سیاسی لە ناو لەژێ دروست بەیانی ئەمانە ئەڕۆنە ناو ئینتخاباتی عێراقەوە بە چ ڕوویەکەوە باسی مادەی 130 یا باسی پرسی خاک یا باسی گێڕانەوەی پرسی خاکەکەن کە لە کاتێکا خەڵکی کوردستان 150 بەسەرەوە بۆی گرنگە کە موچە و بودجەکەی بکات. ئەمە
مافی خەڵکە بەڵام ئەوەی کە سیاسەتی کوردستان هێشتوێتی ئەمە بەسەریات تێپەڕێەوە ڕێگەی داوە ئەم گوتارە ببێتە گوتارێکی سیاسی کە بنیادی دامەزراوی هەرێمی کوردستان فشۆڵ بکە بێنێتە ژێر پرسیارەوە بەر لە دەرەوە لە ڕوانگەی خەڵکەکەی خۆیەوە لە ئەستۆی حکوومەت و لە ئەسوی سیاسەکانی هەرێمی کوردستانە کە ئەبوو تێبگەن و وەڵامی بدەنەوە بەڕاست جاتخوات و خەرخۆمان کەی دوایین جار وتارێکی جددی سەرکردەیەکی باشووری کوردستانمان بینیوە تایبەت بێ لەسەر کەرکووک دەمێک چێڵێ کەرکوو کوردستانی هەر باز ناکرێت لە وتارەکانان نییە مەستمەوە نییە بەڵام گوێم لێ لە ڕاستی ئەمە هەر مادەی 140 قمارێک بوو ئەمە لە شوێنی تریشەوتمە ئەم مادەی 140 خاچی کوردستان قمارێک بوو لە دەستورە تەڵەیەک بوو کرا ئەم قمارەوە ئەم قمارە ئەمڕۆ بەداخەوە خەریکە ئەی دۆڕێنین بەر لەوەی کە لە لای ئەمان بیدۆڕین خەریکە لە ناوخۆیان لە ڕای گشتیا دۆڕێ بەڕێز ڕابەر تەڵعات زۆر سپاس دەکەم زۆر جێی سەرنجە داتاکان دەست خۆش بۆ ڕاپرسیەکەتان ڕابەر تەڵعات بەڕێوەبەری ناوەندی توێژینەوەی سبەی بەخێر بێ بۆ ڕووداوی ئەمڕۆ بینەرانی ڕوودا و سپاس بینە ڕووبی سرم بوون راپۆرتەکە بە وردەکاری زیاتر بێگومان زۆر زانیاری زیاتری تێدایە لە دیجیتال میدیای ڕوودا و لە ڕوودا دۆت نێت بڵاو دەکرێتەوە لەوێ دەتوانن باشتر تەماشای وردەکاری زیاتر بکەن کە کاکڕابەر ئامادەی کردووە سپاس بینە ڕووبی سرم بوون من وێنەر فاتیح شەوێکی خۆشتان هەبێ خواتان لەگەڵ ڕووداوی ئەمڕۆ بە سپۆنسەری زێر